خاوەنی یەکێک لە پرۆژە گەشتیارەکانی هاوینە هەواری دوکانە باسی نزیکبوونەوەی ڕۆژانی جەژنی نەورۆز دەکات. خاوەن پرۆژە گەشتیارەکانی دوکان نیگەرانن لەو پرۆپاگەندانەی بەرامبەریان دەکرێت سەبارەت بە بەرز و نزمی نرخی کەپر و کابینە گەشتیارەکان و ڕەتی دەکەنەوە نرخەکان زیاد بوو بێت و دەڵێن نرخەکان هەروەک خۆیانن لە ڕۆژانی جەژنی نەورۆزدا پێشوازی لە گەشتیاران دەکەن. وەکو ساڵانە ئەم جوڵە پێکردنی بەرزبوونەوەی نرخ و زیادکردنی نرخ بڕوا بکە نازانم مەسەلە چییە، جیهەیەکی سیاسیە نازانم کۆمەڵی تەلەڤیزیۆنە ئەم وەزع ئەجوڵێنن تەنها کەمکردنەوەی گەشتیارە لە سنووری سنێمانی و بە تایبەتیش دوکان کە ئەزانن نەورۆز یعنی دوکان یعنی کەپرەکانی دوکان لەزەتێک و تامێکی تایبەتی هەیە. بەڕاستیم ڕاستە تۆ لە هەموو دنیا مناسبەتەکان سعرەکان فەرقێکەکە یعنی بەرز و نزمیەکەکات ڕاستە لە کەپرەکان فەرقی کردووە کابینەکان سعریان زیاد کردووە بەڵام ئەوە نییە کە خەڵک ئەم هەرایی بۆکە وەکو سیحر هەروەک خۆیتی ئەو هەموو سارێ کە دەگاتە لای نەورۆزی ئەلامێک ئیش لەسەر دوکان دەکا زۆر بە بێویستدانانە کە دەڵێن سحر زیادی کردەوە بە هیچ شێوێکی ئەو شتانە ڕاز نییە و هەموو ڕەت دەکەینەوە ئەوە هەموو پرۆژەکان لە بابێن خۆیان پرسیار بکەن و سحر هەروە خۆیتی هیچ زیادی نەکردووە. بەڕێوەبەری گەشت و گوزاری دوکان دەڵێت بە بەراورد بە ناوچە گەشتیارەکانی تری کوردستان نرخی کابینە و کەپرا گەشتیارەکان لە دوکان زۆر کەمترە. لە هەر شوێنە مۆسمی گەشتیاری بێ سەرەکان بە شێوەیە کەڵکشان بەخۆیەوە بینێ بەڵام لە دوکانە بۆ شێوە نییە کە ئەو هەڵای لەسەر دروستەکرێت چکە ئێمە لە حاڵەتی ئاساییە نرخی کابینە و کەپرە گەشتیارەکان لە دوکان زۆر کەمە بەراورد بە شوێنە جیاوازەکانی تری هەرێمی کوردستان. ئەوەی کە هەیە لە نەورۆزا تەڵەبێکی زۆر لەسەر دوکان هەیە و ئەمەش واکات کە بە جۆرێک لە جۆرەکان کەمێ لە نرخەکان گۆڕانکاریان بەسەرا بێت و بەداخشەوە ئەو ڕاگەیاندانەی کە بە جۆرە لە جۆرەکان ساڵانە ئەم هەڵمەتە دژی دوکان ڕاگەین داوایان لە یەکەین کە خۆیان بێن لە واقعا لە دوکان بەدواداچوون بکەن و ئێمە خۆشمان وەکو لیژنەکانمان هەم لیژنەی بەڕێوەبەراتی گەشت و گوزار و هەم لیژنەی ئابووری قایمقامەتی قەزای دوکان استیقلال لە هیچ پرۆژەیەک و هیچ شوێنێکی گەشتیاری قبول ناکەین و ئەوەی کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان بە تەنسیق لەگەڵ خاوەن پرۆژەکانە دیاریەکەن ئێمە بەدواداچوونی لەسەرەکەین و لە ڕۆژانی نەورۆز و ڕۆژانی دواتری لیژنەکانمان وجودیان دەبێت. ساڵانە لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی نەورۆز و هاتنی بەهار بەهۆی جوانی سروشت و بوونی دەیان پرۆژەی گەشتیاری سەرنجڕاکێش گەشتیارێکی زۆری ناوخۆی و عەرەب ڕوو لە ناوچە گەشتیارەکانی قەزای دوکان دەکەن. توانە عومەر، کورسات نیوز، هاوینە هەواری دوکان.